گەیاندنی هاوکاری لە قەزای خورماتووە بۆ ڕۆژاوای کوردستان ئەوە ئەسەلمەلەیە کە نیشتیمان یەک پارچەیە. ئێمە لە ڕۆژاواین لە شاری قامشلوو ئەو کەمپینەی کە ماوەیەک پێش ئێستا لە قەزای خورماتوو کە لە دواسنووری هەرێمی کوردستانەوە ڕاگەیەنرا و کۆکرایەوە ئەمڕۆ هاوکاریەکە هاوکاری مادی داراییە هێنراوە تا ڕۆژاوای کوردستان و لە سبەینەوە هاوکاریە دەگاتە لێ قەوماوانی ئەم شارە. من ئەمەوێ بۆ زانیاری زیاتر چمەلای سەرپەرشتیار یەکێک لە سەرپەرشتیاری کەمپینەکە ئەندێ زانیاریمە بخاتەڕ و کاک دڵزارەکە بێت ئەیرە ئەمڕۆ گەشتونەتە ئێرە بەنیازن چی بکەن لە بەیانیوە ئەو ڕێکارانە چینکەوە بە چ ڕێکارێک ئەو هاوکاریدا بەشەکەنە سەر خەڵکیە. بەڵێ سپاس بۆ 1964 دیارە ئەمە دابەشکردنی هاوکاری نییە بەڵکو ئەمە پەیامێکە بۆ چکە خورماتوو دواسنووری کوردستانی گەورەیە لە چیای حەمرین ئێرەش قامشلۆیە. گەیاندنی هاوکاری لە قەزای خورماتووە بۆ ڕۆژاوای کوردستان ئەوە ئەسەلمەلەیە کە نیشتیمان یەک پارچەیە. دواسنووری کوردستان ئاگای لە حاڵ و گوزەرانی ڕۆژاوای کوردستانە. هەڵبەت هاوکاریەکان ئێمە تەنها پارەیە کە خۆشبەختانە خەڵکی خورماتوو توانی پارەیەکی زۆر کۆ بکاتەوە. دیارە ئێمەش بە ئەمانەتەوە ئەو پارەی کە لە خورماتوو کۆکراوەتەوە هێناومانەتە ڕۆژاوای کوردستان بڕیارە بەسەر ئاوارەکاندا دابەش بکرێت کە بڕێکی باش پارە زیاتر لە 8 دلار پارە کۆکراوەتەوە و دابەشەکەین بەسەر خێزانەکانە کە هەر خێزانێک زیاتر لە 1600 خێزان سوودمەند دەبێت لەم هاوکاریە بۆ هەر خێزانێک ئەو بڕەمان دیاری کردووە کە بۆ ماوەی بەلایانی کەم و بۆ مانگێک بەشی پێداویستیەکانی ڕۆژاوا بکات و بەشی ژیانی ڕۆژانە بکات و ئینشاءالله خوای گەورە لەو کەسانی قبوولەکە کە بەشداری ئەم کەمپینەیە کردو و دەستی ئەوەش خۆش بێت. لەو ماوە چەند ڕۆژەمێنەوە لێرە بۆ دابەشکردنەوە بکەن؟ بەڵێ بڕیارە بۆ چەند ڕۆژێک لێرە بمێنینەوە تا ئەو کاتێک کە پێویست بکات ئێمە لێرە ئەمێنینەوە بۆەوەی کە ئەو هاوکاریانە بەسەر ئەو خەڵکانەدا دابشکەین و ئەو ئەمانەتی کە لەسەر شارمان ئەمانەتی خەڵکی خورماتووە بەسەر ئەو خەڵکەی کە لێرە ئاوارن و پێویستیان بۆ هاوکاری هەیە دابەشی بکەین و دواتر ئەگەڕێنەوە بۆ خورماتوو.